مفسرين أفرمون وقولوا للناس حسنا، يعني جوانترين وشە هەڵبژێرن کە قسەکەن لەگەڵ خەڵکە و بە نەرمونیانی ئەم وشەیە بگەێنن، دەنگتان بەرز نەبێ، بە منەتەوە نەبێ، چونکە حرەکەتی لەش خۆی زمانێکە پێوترێت بۆدی لانگویج، بە فیزیکەوە قسەکە مەکە، لەوانەیە وشەکە زۆر نەرمونیان بێ، وشەکە زۆر جوان بێ، بەڵام تۆ بە نەوع دەریە بڕی مقابلەکە هەستی پێکە کە تۆ مەبەستێکی ترت هەیە. خەڵکی ینی مەبەستی ئەم ئاەتە ئەوەیە کە خۆشەویستی بپارێزی و دەرگای شەڕدا بخەی، چونکە ئەو خەڵکانی کە ئێمە پەیوەندیان لەگەڵەکەین ئەکرێن بە سێ جۆر. جۆرێکیان ئێمەیان خۆشەوێ، و جۆرێکیان ئەمان بغزێنن، و جۆرێکیان لە بینی ئەو دوانان. ئەگەر هاتو ئێمە ئەم ئاەتەمان جێبەجێ کرد، زمان شیرین بووین لەگەڵ هەر سێ جۆر خەڵکەکە، ئەوە خۆشەویستەکانە پارێزین، و ئەوانەی ئەمان بغزێنن بغزەکەیان کەم دەبێتەوە، و ئەوانەی کە لە بینی ئەم دوو کۆمەڵان مەیلیان دەبێ بەرەو خۆشەویستی. بۆیە زانایان و عولەمای ئیسلام ئەفەرمون هەرگیز زەرەر ناکە ئەو کەسی کە زمان شیرینە.